بەڵێ ئازیزان و خۆشەویست لەم تەوەرەدا باز لە ژیان و بەرهەمەکانی شاکر فەتاح دەکەین کە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هەروەها خانەدانی شاری سلێمانی شاکر فەتاح بزانین بەرهەمەکانی چی بوون و هەروەها بزانین لە ژیانیدا چەند کتێب و هەروە چەند ڕۆژنامەی دەرکردووە وەکو باز دەکرێت لە تەمەنی گەنجیدا ڕۆژنامەی دەرکردو بزانین ئایا ئەو تەمەنی کە ئەو ڕۆژنامەی تیادا دەرکردووە تەمەنی چەند بووە و هەروەها بزانین چەند شوێن گەڕاوە بە دوای علم و زانیاریدا و هەروەها بزانین چ کاریگەرێکی لەسەر چواردەوری دروست کردو چ کاریگەرێکی لەسەر کەسان و بەرەو پێشچوون ڕۆشنبیرکردنی خەڵک دروست کردووە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەم لەسەر ژیان و بەرهەمەکانی شاکر فەتاح بە میوانداری زۆربەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر دکتۆر. زۆر سپاس بەڕێز. دکتۆر ئەمە سەرەتا باسێکی شاکر فەتاح هەم بۆ بکەیت بزانین شاکر فەتاح کێیە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆم بانگەشتوم هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە کە لە 36مین ساڵیادی شەهیدکردنی مامۆستا شاکر فەتاح کە ڕێز و سڵاومان هەیە بۆ خانەوادەی بەڕێزیان و کەسوکاریان و هیوادارین خۆی گەورە بە بەهەشتی بەرین شادی کاکە شەهیدی قەڵەم بوو شەهیدی هەڵوێز بوو شەهیدی داکۆکیکردن بوو لە مافەکانی گەلی کورد یان پیاوی گەورەی زۆرە بەڵام بەداخەوە ئەوانیش گۆڕیان ونە وەکو شاکر فەتاح و ناویان ونە و هیوادارین کە ژیانی ئەم کەڵە پیاوانەی کورد بخرێتە پرۆگرامی خوێندنەوە وەکو پێویست ئاوڕێن لێ بدرێتەوە واگەر لە پرۆگرامی خوێندنە بن بخوێنرێت نەک تەرک بکرێت و فەرامۆشکرێت. سەبارەت بە شاکر فەتاح من پێشەوە سەڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەمبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لێرەوە سەڵاو ڕێزم هەیە دووبارە. شاکر فەتاح یەکێکە لە پیاو گەورەکانی کورد کە نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و وەرگێڕ و پیاوێکی یاساناس و پیاوێکی ئیداری بووە کە لە زۆربەی شار و ناوچەکانی کوردستان بەڕێبەری ناحیە و قای مقام و سەرۆکی شارەوانی و زۆر پۆستی گرنگی هەبووە کە ئێستا لەوانەیە لەم دەرفەتە کورتە نەتوانین ئەمەژی پێ بکەین. شاکر فەتاح خۆی ناوی محەممەد شاکرە کوڕی میرزا فەتاح کوڕی ئەحمەدا ساڵی 1940 لە گەڕێکی دەرگەزێن لە شاری سلێمانی لەدایک بۆ کە یەکێکن لە بنەماڵە ناودار و خانەدانەکانی شاری سلێمانی هەر لە باپیرەوە کەسێکی بنەماڵێکی ناسراو بوون لە شاری سلێمانی خوێندنی سەرەتاوی ناوەندوانی لە سلێمانی تەواو کردووە. هاوڕێی مامۆستا برای محمد و ئەو دژیلە بووە ئەو کۆمەڵی کە دوای لە بەغدا خوێندویانە حقوقی تەواو کردووە کۆلێژی ماف لە 1936 لە بەغدا کۆلێژی مافی تەواو کردووە. هەر زوو دەستی داوەتە قەڵەم و هەستی بە ئازارەکانی نەتەوەکی کردووە و کە هەوڵی داوە پرۆژەی خوێندەواری کوردی هەبیەوە زمانی کوردی بژارە بکرێ لە وشەی بیانی کە بەداخەوە ئێستا جارێکی تر ئەو شەپۆلە گەڕاوەتەوە جاران دژایەتی زمانی عەرەبی ئەکرا کە زمانی عەرەبی زمانی کوردی نییە و زمانێکی بێگانەیە وشەی تورکی فارسی بەڵام ئێستا زمانی ینی وشە و زاراوی بیانی ئەوروپی و ئینگلیزی ئەوانە کە دێتە ناو زمانی کوردی و فەرهەنگی کوردیەوە. هەر لەو کاتەوە تقریبا شاکر فەتاح لە 1926ەوە دەستی داوەتە نووسین. یعنی ئەگەر باسی سەرەتای کاری ڕۆژنامەنووسی و نووسینی بکەین زۆر باشە لە تەمەنێکی کەمەوە بزانم یەکەم ڕۆژنامەی خۆی دەرکردووە و باسێکی ئەومان بۆ بکەین. بەڵێ شاکر فەتاح وەکوتم مەوەلدی 1940 1927 تەمەنی 13 ساڵ بووە یەکەم وتاری لە ڕۆژنامەی ژیانە بە ناوی هاواری وەتەنە خۆشەویستەکەمان بڵاو کردوێتەوە. ئەوە یەکەم وتارێتی کە من دۆزیمەتەوە پێش ئەوە بابەتی تری نییە. ئەو کاتێک کە خوێندکار بووە لە زانکۆی بەغدا لە کۆلێژی حقوق ئەو کاتە بیری لەوە کردوێتەوە کە چیرۆک بۆ مناڵان وەربگەڕێت من نەمبینیەوە پێش ئەو چیرۆک بۆ مناڵان نووسرا بێت یاخود بابەتی وەرگێڕاوی ئەدەبی هەڵە پیاوێکی ئەدیب و شاعریش بووە هەستناسک بەداخۆ تا ئێستا وەک پێویست شعرەکانی و بەرهەمەکانی کۆ نەکراونەتەوە بڵێ سەرجەم بەرهەمەکانی کۆ کرایەوە بەڵام تاک دەستوسەکانی هۆنراوەکانی پەخشانەکانی ئەوانە لەوانەیە هەبێت باوەڕم وایە کە دیوانی شعری هەبوو بێت یاخود شعرەکانی بگاتە ئاستی ئەوەی کە دیوانێکی شعری چاپ کرێت بەڵام چاپ نەکراوە تا ئێستا تاک شعری هەیە لەناو ئەو ڕۆژنامەیە کە ئێستا باسێکم لە 1927
خانووی تازە چیرۆک بۆ مناڵان ژمارەیەک زنجیرێک بۆ دیارە تەمەحیەوەی هەبوو کە چەند بیری لۆ کرد کە کامیل گەیلانی نووسێتی بە عەرەبی وەری جێڕاوە بۆ کوردی وەلا سلێمانی لە چاپخانەی ژیان سەردەمی پیرەمێرد چاپ کراوە. ئەوە یەکەم بەرهەمێتی. مامۆستا شاکر فەتاح تقریبا زیاتر لە 60 کتێب و نامیلکە و هەندێکیان وەرجێڕانی خۆین 46 کتێبی نووسینی خۆین. ئەوەکانی ترشیان وەرجێڕانە، بابەتی وەرجێڕاوە، بابەتی ئەدەبی، بابەتی مێژووی، بابەتی سیاسی، گەورە پیاوانی جیهان، هەتا کتێبی هەیە لەسەر یەزیدیەکان، ینی لە هەموو بوارەکانە ئەم پیاوێکی مەوسوعی بووە. بەڕێبەری قوتابخانەی زانستی بۆ لە سلێمانی، بەڕێبەری پرۆژەی خوێندەواری کورد بۆ لەسەر ئەرکی خۆی کە لە ساڵی 60ەکانەوە ئەو پرۆژەی هەبوو لە 63 و هەتاوەکو 88کە سێدارە دراوە. 165 کتێبی لەسەر ئەرکی خۆی چاپ کردو. ینی ئەم پیاوەیانی خزمەتێکی زۆر گەورەی کردووە. چوو بێتە هەر شوێنێک کە مدیر ناحیە بۆ یا قایمخان بووە، قوتابخانەی نەهێشتنی خوێندەواری کردوێتەوە و کتێبخانەیەکی دامەزراندووە، باخێکی گشتی کردوێتەوە بۆ ئەوەی خەڵک بحەوێتەوە. تەنانەت ئێستا ئێمە باسی چەمچەماڵ و ئەو بابەتە زۆر گەرمە، حەزەکەم خۆشم چەمچەماڵیم باسی کەم. یعنی کە کاتی قایمخان بوو لە چەمچەماڵ لە 1946 ینی هەمووی 2-3 مانگ لەوێ بووە. پێما بێت لە مانگی 14 بووە 23 شتێکی ئاوای لە ماوە کەمە 2-3 پرۆژەی زۆر گەورەی کردوویەکی چەند چارەسەرکردنی ئاوی چەمچەماڵ بوو کە ئێستا حکوومەتی هەرێم دوای هەفتا ئەوەندە ساڵ نەیتوانیوە چارەسەریکە و هەمووی وادە بەڵێنە تا ئێستا. توانیوەتی لە گوندی مۆفەر هەیە لە بناری مەقان ئاوی سازگار و پاکی هەبووە، ئەو ئاوەی ڕاکێشاوە بۆ چەمچەماڵ و چەمچەماڵی لە بێئاوی ڕزگار کردووە. کێشەی ئاوەڕۆ و زێرابیان هەبووە توانیوەتی چارەسەریکە لە ماوەی 3 مانگە. پرۆژەی نەهێشتنی خوێندەواری و قوتابخانەی نەهێشتنی خوێندەواری لەم شارە کردوێتەوە، خۆی شەوان وانەی تیاوتۆتەوە کە قایمقام بوو. سەرباری هەموو ئیشە کارگێڕی و سەرقاڵی ڕۆژنامەی دەرکردو لە چەمچەماڵ. هەمان ڕۆژنامەکانی شاکر فەتاح وەکوتم وەکو نووسین لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکانە بابەت وتاری هەیە. 204 وتاری هەیە هی ڕۆژنامە نووسی، 112 وتاری ئێزگەی هەیە لە ڕادیۆی بەغا، 9 وتاری لە تەلەڤیزیۆنی کەرکووک هەیە. زۆر کتێبی چاپ نەکراون. من پێم وایە ئێستش کتێب و دەستنووسی هەیە کە چاپ نەکراون، بەڵام کەوتوتە کوێلاکیە نازانم لەوانەیە لە خانەوادەکەی بن. دکتۆر شاکر فەتاح تەنیا یەک کوڕی هەبوو، دکتۆر شێرکۆ، ئەوش کۆچی دوای کرد ئافریکا مامۆستا و پرۆفیسۆر بوو لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی ئەندازیاری. کە دەستگیر کراوە دیارە بەڵگەناوینەکانشی زۆری لەوانەیە فەوتا بێت. بەڵام ئەحمەد سێعەلی مامۆستا ئەحمەد سێعەلی بەرزنجی کە من لێرەوە ڕێز و سەڵاو و دەستخۆشی لێکم، سەرجەم بەرهەمەکانی شاکر فەتاحی لە ساڵی 2003 و 2004 ئەوانە بە زنجیرە بە 8 بەرگ بە هەماهەنگی لەگەڵ دەستگای ئاراس لە هەولێر چاپ کرد لە دوتوی 8 بەرگا کۆ بەرهەمەکانی. بەڵام هێشتا هەر شاکر فەتاح شتی تر زۆر ماوە لەسەری من کە توێژینەوەم لەسەری کردو زیاتر لەباری ژیان و بەرهەمە ڕۆژنامەنووسەکانی و ماستەرنامەشی لەسەر هاتووە. دکتۆر شوان سلێمانیابە لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئادا بەشی کوردی ساڵی 2000 پێما بێ ماستەرنامەکەی لەسەر شاکر فەتاح ژیان و بەرهەمە ئەدەبیەکانێتی و شاکر فەتاح زۆر هەڵ ئەگرێت کە چەندین تێزی دکتۆرا و ماستەری لەسەر بین. لە بەڕاستی هیچی کەمتر نەبووە لە پیرەمێرد و ئەلادین سەجادی و برای مەحمەد. زۆر باشە لەگەڵ هەموو بەرهەمەی کە باست کرد ماشەڵڵا بەرهەمێکی زۆری هەبوو مامۆستا شاکر. تا چەندێک هەوڵی داوە کە لەو شوێنانەی کە بۆتە قایمقام یاخود مدیر ناحیە تا چەندێک هەوڵی داوە کە خەڵکەکەی ڕۆشنبیر بکات؟ بەڵێ وەکوتم ئەمڕۆ ڕۆشنبیرکردن لە دووسێ لایەن و ڕەهەندەوەیەکیان ئەوەیە خوێندەواری کە خەڵک ئەو کاتە ئاستی ڕۆشنبیری خەڵک خوێندەواری زۆر کەم بووە. تەنیا مزگەوت و حوجرەکان سەرچاوی خوێندن بوون. ئەو سەردەمی کە ئەویش پۆستی کارگێڕی وەرگرتووە لە نێوان شەڕی یەکەم و دووەمی جیهان نبووە، بۆیە لەوانەیە قوتابخانەکان خوێندن وەک پێویست نەبوو بێباری ژیانی خەڵک و ئەوان. مامۆستا شاکر فەتاح زۆر هەوڵی داوە هەژاری و نەخوێندەواری و نەزانی چارەسەر بکەوە بە دەردێکی کوشندەی زانیوە. بە تایبەتی لە کتێبی پرشەنگە باسیەکە کە کۆمەڵە وتارێکە لەوێ باسی ئەوەکە کە نەزانی و هەژاری و نەخوێندەواری سێ دەردی کوشندن پێویستە تاکی کورد و شار کردو. بۆیە
چۆتە هەر شوێنی قوتابخانەی نێشتنی خوێندەواری کردووە لە خورماڵ لە 1940 قوتابخانەی نێشتنی خوێندەواری کردووە ڕۆژنامەی خورماڵی دەرکردو 1940 بۆ 24 ژماری لە دەرچوو بە شێوەی دەستنووس لە شوێنێکی گشتیا هەڵی واسیوە هەر ئەوانەی کە فێری خوێندەواریانی کردووە هەوڵی دا ڕۆژنامەکە بخوێنەوە وەکو سەرچاوەیەک بۆ زانیاری و فێربوون وەکوتم ڕۆژنامەش میدیا بۆ خۆی سەرچاوەیەکی فێربوون و پێگەیاندن و هوشیارکردنەوەی تاکە دوایتر چۆتە قادرکەرەم ڕۆژنامەی باسەڕی دەرکردو لە 1940 ئەوانە ئەویش 24 ژماری لێ دەرچووە دروشمی ڕۆژنامەکە چاکە بکە و بیدە بەدەم ئاوە و ئەم ڕۆژنامەیە هەندێک بە نەشری جیداری و ئەوانەی ناو ئەبن بەڵام ڕاستە چاپکراونەبوو بەڵام هەموو مەرجەکانی ڕۆژنامەی تیا بوو ینی بەدەیان و سەدان هەواڵ و وتار و بابەتی تایە کە زۆربەی خۆی نووسیوەتی و هەوڵی داوە مامۆستایان و نووسەران و تەنان مامۆستایان ئاینیش بێنێتە ناو ئەوە کە لە ڕۆژنامەکە بنووسن و دوایی هاتوتە چەمچەماڵەوە کوتم ڕۆژنامی چەمچەماڵی دەرکردو لە یەکی حوتی 1946 ڕۆژنامی چەمچەماڵی دەرکردووە لە کاتی خۆشیان دەری کرد هەموو هەفتانە دووشەمان هەفتە نامە بوو حوت ژماری لێ دەرکردو و کتێبخانەی دامەزرانەوە لە چەمچەماڵ 1946 وە هەندێک لە کتێب بەرهەمەکانی خۆی و ئەرشیفی کتێبخانەی خۆی پێشکەش کردو تەنانەت تا هەشتاکانیش هەر کتێبێکی چاپ کرد بێ نوسخەی ناردۆ بۆ کتێبخانەی خورماڵ و چەمچەماڵ و هەڵەبجەوانە تەنانەت یەکەم کەس بووە یەکەم کەس بوو ئەتوان بڵێم لە کووردا کە پۆستی کارگێڕی هەبووە هەوڵی داوا و سکاڵا ئەوانە بە کوردی بنووسرێن کاتێک خایمخام بووە لە قەزای چەمچەماڵ کە لە پێشەکی ڕۆژنامەکانی چەمچەماڵ کە چاپی کردووە لە 1970 هەڵێ لەگەڵ بەرپرسانی ئیدارەی لیوای کەرکووکە تێک چووم لەگەڵ متەسەڕیفە لەسەر ئەوەی کە عریزا و سکاڵان بۆ یەکەم جار بە زمانی کوردی نووسی خاڵێکی تر مەسەلەی تەمسیلی هونەری نواندن شانۆگەری لەو قوتابخانەی نێشتنی خوێندەواری تیپێکی شانۆگەری دروست کردووە کە بۆ خۆیان ڕۆڵی شانۆکار و ئەکتەریان بینیوە ئەمانە وە گرنگی بایەخی زۆر بەباری ئەدەب و هونەر و ئەو بابەتانە داوە لەگەڵ ئەوەی کە پیاوێکی کارگەڕی و یاساناز بە پیاوێکی هەسناسک و شاعیر و ئەدیب و وەرگێڕ بووە ینی لەم ماوە کورتەیە لەوانەیە نەتوانین حەق بە مامۆستا شاکر فەتاح و گەورەی ئەو پیاوە بدەین کە دواییش هەر ئەمڕۆ کە ساڵیادەکەیەتی ئەگەر باسی ئەوە بکەین مەسەڵەن چۆن لە سێدارە درەوە بەس هەنێک وێنە و هەنێک دەستنووس لەسەر شاشە پیشان ئەتر ئەگە باسێکی ئەوانەمان بۆ بڵێ زۆر چاکە وڵاوە پێش بەرنامەکە داوایان لە من کرد منش پێم خۆش بوو کە شتەکان بە بەڵگەی زیندوو بە وێنە و ئەوانە بێت بڵێ ئەم وێنەیە کێ و مامۆستا شاکری تایە لەگەڵ کێ ئەمان باسێکی ئەمە چالاکیەکانی مامۆستا شاکر فەتاح هەر لە بڵێن وێنەی کەسی و ئەوانە هەندێک لە بەرهەمەکانی کە گەشتی هەڵەبجە و هەورامانی هەیە گەشتی سرۆچکی هەیە گەشتی شارباژێڕی هەیە ینی پیاوێک بە وەکو گەشتنامە جگە لە گەڕیدا ئەوروپیەکان ئەم ئەتوانم بڵێم یەکێک ناڵێم یەکەم کەس بەڵام یەکێکە لەوانەی کتاب بڵێن یەکەم کەسی شەنام بینیوە پێش ئەوە گەشتنامە هەبێ خەڵکێک کە ینی سەردانی شوێنەکان و هاوینە هەوار و ناوچەکانی کوردستان کە بیکاتە گەشتنامە گەشتنامی ناوخۆی و خۆماڵیە بڵێ چۆتە شارباژێر چۆتە پێنجێن چۆتە هەڵەبجە و هەورامان چۆتە سرۆچک چۆتە شارباژەر هەمووی کردووە بە کتێب پیاوە هەوڵی داوە هەر شتێکی بینی بێت ئەرشیفی کردووە دۆکۆمنتی بە دۆکۆمنت کردو نووسیوێتەوە ینی هەر لە دایکبوونی خۆیەوە هەتاوەکو لە سێدارەدانەکەی کە ئێمە ئەترەوە دوای ئەو بووە ئەوانەمان ئەرشیف کردووە کە بەڵگەنامی بەس ئێستا ئەوە بەڵگەنامەی کە ئینی بەڕێبەرایەتی ئەمنی هەولێرە کە من دەستم کەوت 26/6/88 کە هاوتایە لەگەڵ وەفاتنامەکەیە طبعا شاکر فەتاح گەر باسی ئەوە بکەین کە باسی وەفاتەکەی بکە بەڵێ لە سێدارانەکە کە ئەمڕۆیە لە سەروبەندی ڕاگواستنی گوندەکاندا کە ڕژێمی بەعس ئیتر خەڵکی ڕێکەوتن بوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یعنی هەوڵەکانی تون کردبووە بۆ توانەوەی شۆڕشی کورد و بۆ ئەوی پاڵپشتی جەماوەریان نەبێ گوندەکانی ڕاگواست و مزگەوتوکانی هاوکانی هەمووی قورئانەکانی ئیسلام مزگەوتوکانەکانی تەقاندەوە هەمووی خاپور کرد و خەڵکەکەی ڕاگواز بۆ کۆمەڵگەی زۆرە ملیە ئەو کاتە جێگیری ئەنجومەنی یاسادانان بووە لە ئینی ئۆتۆنۆمی کوردستان لە هەولێر کۆڕێک بەسراوە لە 11 بۆ 11 کە 3 ڕۆژ پێش کیمیابارانی هەڵەبجە و کەمتر لە مانگێک لە ئەنفالی کورد بووە ئەنفالی گەرمیان و ئەوان هەرچەند ئەنفال پێشتر کراوە بەڵام
ئەنفالی گەرمیان ئەوانە هێشتا دەستی پێ نەکردبوو ئەو هەشت هەڵمەتە لەو کۆڕەیە بابەت کۆڕێکی سێ ڕۆژیان بەستۆ زنجیرە کۆڕێک بووە لە هەولێر بە ناوی گەلی کول لە ویژدانی سەرۆکە و حکمی ئۆتۆنۆمی و ئەوانە دید و تێڕوانینی سەدام حوسێن لە بۆ ئۆتۆنۆمی خۆ کۆمەڵی خەڵکێکی زۆر بڵێن وتاریان پێشکەش کردو و مداخەلیان کردو ئەویش هەستاوە مداخەلەی کردووە داوای دوو داواکاری هەبووە یەکی چەند وتوێتی ڕاگواستنی گوندەکان ڕاگرن ئەم کۆمەڵکوژی و ئەم ڕاگواستن و ئەمە ئێوە ئەیکەن شتێکی نایاساییە کە خۆی یاساناسێکی گەورەی کردووە دووەمیشیان وتوێتی لەگەڵ کوردە شۆڕژگەڕەکانە ڕێککەوتن لەسەر ئەم دوو قسەیە زۆر هەوڵیان داوە پەشیمانی کەنەوە بەپی بەڵگەنامەکانی بە ئەسکە من بینیمە دووسێ کامێرای ڤیدۆی لێ بوو کامێراکان دوای دەستی بەسەراگیرا و کاسێتەکان نێراوەتە ئەمنی هەولێر و ئەمنی ئامی بەغاو دوای لەوێ نەیانتوانی و دەستگیرکەن پیاوێکین بۆ لە بەرچاوی خەڵک لەسەریان کەوتووە دوای کە هاتووە سلێمانی لە لەسەر 93 کاتژمێر 11 شەودایانە بەسەر ماڵەکەی لە گەڕێکی عقاری لە سلێمانی چەند ئەمنێک بەجلی مەدەنیەوە کە بۆ 5 دقە و ئیشێکمان پێێتەوە ئەو بردنە بردویانە سەرنگویان کردووە هەتاوەکو ئێستا شوێن بزرە و تەرمەکەشی نادیارە نەدراوەتە بە کەسوکاری نەدۆزراوەتەوە بەڵام بە پێی بەڵگەنامی بەعس لە 27/6/1970 کەسی 6 ساڵ پێش ئێستاکە لەم ساڵ ڕۆژە دەکەس لە سێدارە دراون کە من بەڵگەنامەکەم بۆ ناردن و لە کتێبەکەشم بڵاوم کردوێتەوە دەکەس لە سێدارە دراون بە تۆمەتی سیاسی ئەوانە حوتەم کەسیان مامۆستا شاکر فەتاح بەداخەوە طبعا هەر بێسەر و شوێن بوو ئەوانە دوای وەفاتنامەیان ناردوێتەوە بۆ کەسوکاری دلیل لەسەر کە ئەو بەڵگەنامەیە ڕاستە وەفاتنامەکەشیم لایە هەمان ڕۆژە لەو بەڵگەنامی بە ئەمنی هەولێر بەڕێبەتی ئەمنی هەولێر داوا ئاکات ئەڵێ ئەم مەوزوع میم بابەت ڕادەستکردنی تەرمی تێکدەران مخەڕیبین بەداخەوە کە ئەوان هەر کەسێک دژیان ببێت بە تێکدەر و لادەر و مخەڕیب نان بردووە نووسراوێکی کردووە بۆ ژمارە 1539 لە 26/6 داواکە لە بەشی کارگەڕی و ئیداری نەخۆشخانەی کۆماری لە هەولێر جمهوری کە وەفاتنامە بۆ ئەم دەکەسە دەرکرێت ینی کەسوکارە ناگەداری وەفاتنامەیان بۆ دەرکراوە مامۆستا شاکر فەتاح تەمەنی 74 ساڵ بوو ینی بەعس کە پیاوێکی بێلایەن بۆ سەر بە هیچ حیزبێکی سیاسی نەبوو بەڵام کوردێکی پاک و بێغەلوغەش بووە هەر تەنیا لەسەر هەڵوێستی کە ڕەخنەی لە بەعس گرتووە و کە داوای ڕاگواستنی ئەو پرۆسە نەگریسەی کردو کە گوندەکان ڕانەوە گوازرێن و خەڵک ئازار و ئەزێت نەدرێن و لە زێدی با پیلەن دەرنەکرێن و تەنیا وشەی شۆڕژگەری بەکارێناوە بۆ پێشمەرگە کە ئەوە زۆر زۆر گەورە بوو ئەو وشەیە زۆر باشە بەسێکی توێژینەوەکەتم بۆ بکەیت و ئەو کتێبەی کە لەسەر مامۆستا شاکر فەتاح نووسیوتە زیاتر پشتە بەچی بەستووە ئایا لەگەڵ خێزانەکەیشیدا ئەو کەسانی کە لە ژیاندا ماون تا چەندێک لەوانیشەوە بەڵگت وەرگرتووە ئەم ساڵ ئێستا ساڵی 2024 من ئەگەڕێمە بە ساڵی 2004 20 ساڵ پێش ئێستا من ئەم کتێب و توێژینەوەم نووسیوە من کاتێک لە بەشی ڕاگەیاندن وەرگیرام لە زانکۆی سلێمانی وەکو یەکەم وەجبە لە 2004 توێژینەوەی دەرچوونمان هەبوو من ئەو کاتە شەر مامۆستا شاکر فەتاحم ئەناسی چووکە مامۆستا شاکر فەتاح لەگەڵ باپیرم پەیوەندیان هەبووە شعرێکی باپیریشمی تایە کاتێک لە ڕانیە بووە کە شاکر فەتاح قایمخان بووە ئەو مەلای گوندێک بووە نامەیەکی بۆ ناردووە نامی شعری بە شعر شاعریش بۆ باپیرم مامۆستا مەلا سەید محەممەد ناساو بە شێخ خەزەرد دوای کە هاتووتە چەمچەماڵیش لە 46 قەدەرن ئەمیش هەر هاتووتە چەمچەماڵ لەوێش سەردانی کردو هاتوویان هەبووە پەیوەندیان هەبووە من بیرم لەوە کردو کە مامۆستا شاکر فەتاح وەکو کەسێکی چەمچەماڵی وەکو وەفایەک و وەکو بۆ ئەوەی ناوی ئەم پیاوە بە بەرزی بمێنێتەوە حەزم کرد توێژینەوەیەکی زانستی بکەم لەسەر ژیان و بەرهەمە ڕۆژنامە نووسەکانی کە ئەوە یەکەم توێژینەوەی زانستیە وەکوتم پێش من نامێکی ماستەر کراوە دکتۆر شوان سلێمانی بەڵام ئەو بەرهەمە ئەدەبیەکانێتی من هەر چوار ڕۆژنامەکەم وەرگرت ڕۆژنامەی خورماڵ باسەڕا چەمچەماڵ ئاکریان دیارە لە ئاکرێژ ڕۆژنامێکی دەرکردو لە 1950 بە عەرەبی کە قایمقامی قەزای شێخان بۆ دوای قایمقامی قەزای ئاکرێ بووە ڕۆژنامەی ئاکری دەرکرد دەژماری لێ دەرچوە لە ساڵی 1950 من ئەو چوار ڕۆژنامەیم وەرگرت وە زۆر ماندوو بووم خۆی بڵێن هەندێکیانی چاپ کردو کۆ کردوێتەوە بەڵام من هەوڵمدا دەستنووسیشانم دەستکەوێ بنەمونە لە لای کاک شێخ سامان بەرزنجی کوڕی
مامۆستا شەهید شێخ معروف بەرزنجی ژمارە 24 ڕۆژنامەی باسەڕەکەم دەستکەوت کە 1940 لە قادرکەرم دەری کردو بە سەردانی دکتۆر شێرکۆم کرد بەڵام لەو کاتەیە سەرجەم دۆکۆمنت و ئەرشیف و بەڵگەنامەکانی ڕادستی دەستگای ئاراس و کاک ئەحمەد سەی عەلی بەرزنجی کردبوو تەنیا بەرگی یەکەمی دەرچوو بوو ئاوێنەی ژینم کە یاداشتەکانێتی زۆر سوودم لەوە وەرگرت و لە بەرهەمەکانی و دوای چەند ساڵێک کۆ بەرهەمەکەی لە ماڵی خۆیان پێشکەشکردم بە سوپاس و تا ئێستا پاراستومە لە کتێبخانەکەم جگە لەوە من هەوڵمدا جگە لە ژیانی تاکە کەسی و ژیانی کارگێڕی ئەوانە هەوڵمدا کتێبەکانی سەرچاوەکانی چی چاپ کردووە ئەوە ژیانی تاکەسی ئەنجا لایەنی ڕۆژنامە نووسی گەڕام ئەم پیاوە لە کێوە دەسی بە نووسین کردووە وتارەکانی وەکو باسم کرد لە دەستپێکی بەرنامەکە یەکەم وتاری لە ڕۆژنامەی ژیانە بڵاو کرد ئەم پیاوە هەتاوەکو کۆچی دوایی لە سێدارەدانی لە ساڵی 1970 و هەتاوەکو ئاشتاکان لە هەموو گۆڤار و ڕۆژنامەکانی عێراق بابەت و بڵاوکراوە هەیە چەندین زمانی زاندیوە بۆیە سیرەکەی لە چەندین زمانی زیندوی جیهانەوە کتێب و بابەتی وەرگێڕاوە لە هەموو بوارەکانە. زۆر باشە وەکو باز دەکرێت کە لە کتێب یاخود گەشتنامەکانیشیدا وێنەی داناوە و کامێرای بەکارهێناوە لە گەشتەکانی ئەو سەردەمە کامێرای پێ بووە لە گەنجێتیەوە دیارە ئەم پیاوە زۆر گەڕاوە ینی وڵات عەرەبیەکان گەڕاوە وەکو لە یاداشتەکان باسێکە ئەوروپا گەڕاوە تاوەکو پاریس ڕۆشتووە بۆ پیاوێکی خوێندەوار بۆ پیاوێک بۆ دنیا دیدە و چاوکراوە بووە پیاوێکی بە سەلیقە بووە من ئەوەم بیر چوو ینی لە کاتێک لە کۆلێژی حقوق بووە لە بەغدا گۆڤاری یادگاری لاوان و دیاری لاوانیان دەرکردو کە کۆمەڵە گەنج بوون لە کۆلێژی ماف لەگەڵ مامۆستا برای محەممەد و ئەوانە سکرتێری نووسینی ئەو گۆڤارە بووە ینی لەو کاتەوە هەر هەوڵی داوە ینی ڕۆژنامە گۆڤار دەربکات ئەوە پێش ڕۆژنامە کاغەزیەکان و ئەو ڕۆژنامانە بە یەکەم ڕۆژنامەی دەستنووس لە کوردستانە دائاندن هەردێک پێ سەرەتای دەرچوونی ئەویان داناوە بە سەرەتای دەرچوونی ڕۆژنامەی دیواری یا ڕۆژنامەی کاغەزی ئەوانی کە لەسەریان نووسیوە کە من بەشی سێمی توێژینەکەم لەسەر ئەم کتێبەی من دوایی چاپ کرا ئەم توێژینەوەیە بەداخەوە ئەو لیژنەیە کە مناقەشەیان کردوم هیچیان لە ژیانە نەماون کە من درود و سەڵاوە نێرم بۆ گیانی پاکیان مامۆستا ئەبوبەکر خۆشناو کە سەرپەرشتیارم بوو مامۆستا بوو لە زانکۆی سلێمانی و مامۆستا ئەحلام مەنسوور کە نووسەر و چیرۆک نووس و ئەدیب بوو لە بەغدا دانیشت خەڵکی خانەقین و ئەو منتیقانە بووە لەگەڵ مامۆستا بەختیار نەزەم ناوی باوکی ئەوێ هەرسێکیان کۆچی دوایان کردووە ئەو کتێبە دوایی کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی لە کەرکووک چاپخانی شەید ئازاد هەورامی ساڵی 2008 بۆ منیان چاپ کرد دوای 4 ساڵ لە نووسینی دەرچوون بڵین تەواوکردنی ماستەرنامەکەم کە ئەو کاتە خوێندکاری ئەو کاتە ماستەرم هەبوو لە بەغدا دوای 10 ساڵ دوای ئەوە لەسەر ئەرکی خۆم جارێکی تر چاپم کردەوە بە دیزاین و بەرجێکی جوان کە ئەمە ئەو کتێبەیە و بە شایدی خۆمنا بە شایدی ئەو لیزنەی کە مناقەشەیان کردیان ئەمە توێژینەوەی دەرچوون و بەکالۆریۆس نییە ئەمە لە ئاستی ماستەرنامەیەکایە و من زۆر پێوی ماندوو بووم ڕاستە بێگومان تۆ لایەنی ژیانیشی بەرهەمەکانی باس کردەوە کۆمەڵێک زانیاری پێویستی بە کاتێکی زۆر زۆر هەبووە یعنی بەڕاستی بە چەند بەرنامەیەک ناتوانین باسی بکەین و باز لە هەموو ژیانی وەروە بەرهەمەکانی بکەین من زۆر سپاسی تۆکەم تەنیا ویستم ئەوە بڵێم لەسەر شاکر فەتاح ئێمە کوینێکمان کرد لە چەند شەماڵ فیستیڤاڵێک کە من بەشدار بووم تیا لە 2012 ئەوانە بوو لەوێ پێشنیازی ئەوەمان کرد کە قوتابخانەیەک ئیستا لە چەند شەماڵ بەناوی مامۆستا شاکر فەتاح هەیە قوتابخانێکی بنەڕەتی و هۆڵی شاکر فەتاح هەیە و لە سلێمانی شەقامی شاکر فەتاح هەیە و پەیکەری بۆ کراوە پێما ببینیم شوێنێک بەڵام ئەم پیاوە زۆر گرنگە کە زیاتر کاری لەسەر کرێ هەموو گەورە پیاوانی کورد ناوێن هەر بە زیندوی بە درەوشاوی بمێنێتەوە و من دووبارە دەستخۆشی لە ئێوە ئەکەم و ئەم بابەتانە ئەم یادەوەریانە زۆر گرنگن هەتا لە جانبە دینیەکەشەوە هەر کەسێت چاکەی کرد پرۆژەی هەبوو خزمەت گوزاری هەبوو بێت دەستخۆشی لێ بکرێت و یاد کرێتەوە وەکو پێغەمبەر دووخای لێ بێفەرمێت اذكروا محاسن موتاكم چاکە و پیاوەتیەکان و باشەکانی مردەکانتان باسکەن کە ئەم پیاوە زۆر زۆر هەموو کورد قەرزارێتی هەموو ناوچەکانی کوردستان چکە لە زۆربەی ناوچەکان و نمونەی دادگەری بووە نمونەی ئەوە بوو کە مافی چەوساوە و مافی هەژار بپارێزرێ و مافەکانیان وەرگێتەوە لە چەند شوێنە باسی دەرەبەگ و ئاغاکان ئەکە کە لەگەڵیانە تێپێچاوە
حتى هەوڵی داوە نێوەندگیری بکە لەگەڵ شێخ مححمود و هەمووانەکان لەگەڵ زۆر پیاوێکی زۆر گەورە بووە پیاوێکی نەرم بووە بەڵام بەداخەوە چارەنووسەکەی بەو شێوەیە بوو ئەمە ئەوە دەرەخە کە خەڵکێک ئەڵێ وەڵا ئەگەر تۆ حیزبی نەبوایەتی سیاسی نەبێتی بەعز حەقی نەبوو بەسەر ئەم پیاوە لە تەمەنی 74 ساڵی لە 63 خانە نشین کراوە کە هەرس قەومیەکان لە 60 کودەتان کرد خانشین بەڵام دواتر پیاوێکی یاساناز بۆ هێنراوەتەوە ناو بابەتی کارگەڕیەوە دەستخۆشم کاتم نەماوە بەڕاستی بەچەند بەرنامەیەکیش ناتوانین تەواوی ڕۆشنبیری و هەروەها بەرهەموو ژیانی ئەم گەڵە پیاوانە باس بکەین. دەستەکانە خۆش بە زۆر سپاس بۆ دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵمانە بوو لەم تەوەرە.